شەبرشەکانی خولینایبی تۆپی دەستییانەکانی عراق لە شاری سلێمانی بەردەوامیە و یانی سلێمانیش دووەم سەرکەوتنی نووسیەوە لە هەردووڵ یانی سلێمانی دکتۆر لەتیڤەمین شەبرشەکانی وەرزینەوەی خولینایبی تۆپی دەستییانەکانی عراق بە بەشداری 12 بەردەوامیە و یانی سلێمانیش دووەم سەرکەوتنی باسەر بەلەدیس بەسڕا بەدەستێنە. یارەکە بەبێ زیێر دویانە دەستی پێکرد، بەڵام یانی خاونێرگا پاڵپشتیاندەرانی توانی لە سەرراستە بەرزەکەی بەردەوام بێت و سەرکەوتنێکی گرنگ بەدەست بێنێت بە ئەنجامی 34 گۆڵ بەرامبەر بە 25 گۆڵ. یارەکانی ئەمەرزەی خولەکە بۆی خراپی بارودۆخی پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراق بە 2 قۆناغ ئەنجام درێت و بڕیارە ڕکابەرەکانی قۆناغی دومیش ساڵی داهاتوو لە پارێزگای بەسڕا ئەنجام بدرێت. لدوري أندية العراق الدرجة الممتازة وأطلقنا عليه دوري شهداء العراق دوري شهداء التحرير. کێبڕکیەکانی قۆناغی یەکەمی خولی نایابی تۆپی دەستی عێراق لە شاری سلێمانی بە بەشداری 12یانە دەستی پێکرد و ڕکابەریەکی بەهێز لە نێوانیانە بەشداربووەکاندا هەیە. بەهۆی ئەم بارودۆخەی ئێستا لە عێراقدا هەیە یانەکان کاتێکی باشیان نەبووە بۆ ئامادەکاری زیاتر بۆ خولەکە. بەڵام دەبینین یاریزانانی تازە پێگەیشتووی باشمان هەیە لە یانەکان لەبەرەوە خولی ئەمساڵ جیاوازتر و بەهێزترە لە خولەکانی ساڵانی ڕابردوو. بۆیە جۆش و خڕۆشێکی زۆر دەبینم لە یانەکان بۆ ڕکابەری لەسەر نازناوی خولەکە. سپاسی سلێمانیش دەکەین کە لە ڕێکخستن و ئامادەکاری بۆ یاریەکان سەرکەوتوو بووە و هەروەها ڕێژەیەکی باشی هاندەرانیش ئامادەی یاریەکانن. والله التنظيم جيد جدا، نادي السليمانية متعاون يعني